هەندێکمان ڕەزیل و بەخیلین، چروکین لە مەسروفی ماڵ و مناڵی خۆماندا. ژنەکانمان چاوی لە دەستی خەڵکەوەیە، مناڵەکانمان بە هەمان شێوە. لە کاتێکە هەمانە توانامان هەیە خزمەتی ماڵ و مناڵمان بکەین. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ کەفا بالمرء إثما أن يحبس عمن يملك قوته. بەسە بۆ خراپی ئینسان، بۆ تاوانباری ئینسان، واتە ئینسان ئەمەی هەبێ بۆی کە بەسە پێی بوترێت تاوانبار بەس پیاوکوژ نییە. کەفا بالمرء إثما واتە بەسە فڵان کەس پێی بوترێ فڵان کەس تاوانبارە چی کەسێک، ئەو کەسەی ئەوەی کە هەیەی لە ماڵ و مناڵەکەی خۆی ئەیگرێتەوە. ژنەکەی احتیاج و چاوی لە دەستی خەڵکەوەیە. واللهی هەزارەها پیاوی چروک و ڕەزیل هەیە، سوێن بەخوا خەڵک پارەیدا بە خێزانەکەی، ئیتر بۆ پەیوەندی ئەیداتێ یاخود لەبەر خاتری خوا ئەیداتێ، چونکە هەیە ئەڵێ گوێمە دەرێ داوای پارە لە پیاوەکەت مەکە خۆم پارەتە دەمێ. هەیشە ئەڵێ کاکە مادەم فەقیری ماڵ و مناڵی فەقیرت هەیە و پیاوەکەش مەسروف ناکە لە ڕای خوا، ئەوە زەکات ئەوە سەدەقە، هەردوو جۆرەک هەیە بۆ پەیوەندی ئەیداتێ، هەیشە لەبەر خاتری خوا ئەیداتێ. جا بۆیە کە ڕەزیلیت کرد، چروکیت کرد، تۆ تاوانباری، بەسە بۆ تاوانباری تۆ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیث صحیح مسلمدا دەفەرمێ أعظمها أجرا الذي أنفقته على أهلك. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم گەورەترین خێر و سەدەقە، گەورەترین ماڵ و بەخشین ئەوەیە کە بۆ ماڵ و مناڵی خۆتی سەرفکەی. بەخیلی مەکە، با مناڵەکانت فێری خراپە نەبن، با خێزانت دەست لە خەڵک پان نەکاتەوە، بیبەخشە. بۆ کی باشە ماڵ و مناڵ احتیاج بێ پارەت بۆ کێ؟ بەس ڕەقەم دایانی و تەواو کاغەز دانی، ئاخر دوای هەر شتێک ڕوویدا خۆ تاوانباری، هەرچی بە نێوچاوانی خۆت دەگرێتەوە. ڕەزیلی مەکە لە ماڵ و سامان بەخشین بەرامبەر بە مناڵی خۆت، واللهی گەورەترین خێر و سەدەقەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم أعظمها أجرا. لە بیری مەکە گەورەترین خێر ئەوەیە مەسروفی ماڵ و مناڵی خۆت بکەیت، چاویان لە خەڵک نەبێ، مەیەڵە ژنەکەت خەڵکی پارەی بداتێ، مەیەڵە مناڵەکانت خەڵکی پارەی بدات، لە کاتێکات توانات هەیە هەر کۆی کەرەوە دڵنیا بە بەیانی بکو زاوای خوا بخۆی. نەکبەتەکەیشی بۆ تۆیە. ئیمامی عەلی ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ ئینسانی چروک و ڕەزیل لە دونیادا وەکو فەقیر ئەژی داماوە، بەڵام لە قیامەت وەکو دەوڵەمەند محاسەبەی ئەکرێت، چونکە زۆری جێڵاوە نایخوات. ئەگە تۆ ژنەی خۆی بێگومان پارە زۆرە بێ، سبحان الله ئەوانەی کە نایخۆن پارەیان زۆرە، چونکە نایخۆن، سەرفی ناکەن بۆ ماڵ و مناڵی خۆیان. بەخیل مەبە لە ئەوەی مەسروفی ماڵ و مناڵی خۆت بکەی، با چاویانە دەستی خەڵک نەبێ و زەلیلی خەڵک نەبن. ئەو خاڵەت پێ ئەڵێم، چونکە زۆر کێشەی کۆمەڵایەتی ڕووەکاتە ئێمە یەکێ لە هۆکارەکانی خراپبوونی ئافرەت مێردەکەیە چروکەکەیەتی. یەکێک لە هۆکارەکانی خراپبوونی ئافرەت فێری خراپە و بەدڕەوشتی و خراپەکاری ئەبێ، فێری سوال ئەبێت، چونکە پیاوەکەی بەڕاستی نێرە، لەبەر ئەوە فێر ئەبێت بەداخەوە.